شارێک مەکۆی داهێنان بێ، نەوەیەکیش پەروەردە کە داهێنەر بێ، باوەڕ بەخۆ بێ و منەت بێ، بۆ دەوروبەر وەکو چرا و بۆ دوژمنان بێستەمەر بێ. سلەیمانی ئەو شاری کە بووی تەیاوەری ناتوانی دەستبەرداری بیت، هەموو دەم دەست لە ملانێ بیت. لەم شارەدا مرۆڤگەلێک پەروەردە بوون، بە ئاوی کانێسکان گۆشکراون و لە حوجرەی خواجە فەندیدا ئەلف و بێ فێر بوون. دواتر بوونەتە چرا و ڕێگەی تاریک و نوتێکی ڕۆشنبیریان ئاوەدان کردوێتەوە. لە مێژووی ئەدەبی کوردیدا لەو تەمەنەی کە بەڕێی کردووە، شاری سلەیمانی پشکی شێری بۆ خۆی بردووە، نەوەیەکی پەروەردە کردووە کە دواتر بۆتە جێگەی شانازی سلەیمانی. یەکێک لەو کێسایەتیانە زێوەری شاعیرە ناوی تەواوی عەبدوڵڵای کوڕی محەممەدی ئەفەندی مەلا ڕەسوولی بە بنەچە پشدەریە و لە ساڵی 1875 زەینی بەرامبەر 1291 کۆچی لە شاری سلەیمانی لە گەڕێکی کانسکان هاتوۆتە دنیاوە. زێوار یەکێکە لە شاعیرە گەورەکانی کورد، لەگەڵ شاعیرێتێکەشە کەسایەتیەکی سیاسی واتە بەو مەفهومەی کە هەتا سەر ئێسقان لەگەڵ شۆڕشەکەی شێخ مەحموودا بووە. ناوی زێوار لەوە زێوار بە واتای ئەو تاجە ئاڵتونەیە کە هەندێکان وەک تاجێگەی خەنە سەر مەلیکەکەیان ڕسمی تاجێکی ئاڵتونی تایە، ئەوە زێوەرە، واتە خۆی لە قەبەکەی بۆ خۆی ئەو ناوەی بۆ خۆی هەڵبژاردووە، واتە ئەو ڕەمزی عەقڵ و ڕەمزی قووەتە. تاوان ڕەمزی قووەت ئەو خوێنەواری و توانە عەقڵیەتی کە هەی بووە. مەرجەعیاتی ئەم شاعیرە گەورەی کورد یەکەم لە ئەدەبی کوردیەوە کۆمەڵێکی زۆر توانە شێعرەکانی هەڵێنجاوە لە نالی و کوردی و سالم و مۆلەویەوە زۆر معجەب بۆ بەمانە. ئەمە یەکێکە لە ئەو سەرچاوانەی کە شاعرێتی لێ هەڵگۆزیوە. جگەلەوە ئەدەبی تورکی و ئەدەبی فارسی و ئەدەبی عەرەبی ئەو سێ زمانەی زۆر بە باشی زانیوە، تەنانەت شتیشی لەو زمانانەوە وەرگێڕاوە وەک ئەدەب وەک شێعر، واتە ئەو لە 4 زمانە باڵادەست بووە و ئەم 4 زمانە لە بواری شعر و ئەدەبا بێگومان کاتێکە تێکەڵە بن، کاتێکە سوود لە زمانەکان ئەبینێ، ئەمانە ئەبن بە کۆمەڵێک جۆگەلەی خوڕ و ئەڕژێنە سەر ڕووباری توانا و کەسایەتی مامۆستا زێوەرەوە. باوکی خوێنەوار بوو، کاتب زەبتی مەحکەمە بوو لە سیتە کاتی خۆی، لەبەرەوە ئەمیشی ناردوێتە بەر خوێنن. خوێنی ئەو سەردەمە وەختی خۆی زیاتر فارسی بووە لە حوزە و مزگەوتەکانە. لە پاش نفوزی تورک کە زیایی کرد لە وڵاتە، خوێندنەکە بوو بە تورکی و زمانی عوسمانی هاتە پێشەوە، ئەم خوێننی تورکیشی خوێن. لەوە سووە مەکتەبی ڕژدەی عەسکەری، لە پاشە سووە ئەستەموڵ، لە ئەستەموڵ کە هاتۆ بە مامۆستا دانرا لە قوتابخانەی ڕژدەی عەسکەری دەرسی گرامەری قەواعیدی ڕێزمانی تورکی بە قوتابیەکانەوە تەوانێت. زێوەرەفەنی وان پێ و زێوەرەفەنی لەگەڵ مەلا سەعید کابانە لە هەیوانی مزگەوتەکە لە میحرابەکە سەرەوە ئەوانی کراوەی نەگژوورەوە دووینی هەبوو، لەوێ دانیشتن دامە و شەترنجیانە کرد. ئەلەو کاتەوە بیرمە کە دیومە ببینین جلی کوردی لە بەرابوو کوردەکە چۆن وەک مەلا بڵێن کەوا و سەڵتە و جامانە. زێوەرەفەنی بوو بە معەلیمیش، بە تایبەتی لە بەرزجە معەلیم بوو، لەکوێ معەلیم بوو، ئەویش و مەلا سەعیفەنی کابانیش چاکسماتۆڵان لەبەر نەکرد، هەر بەوجلەوە معەلیم بوون و تا تەقاعودیش کرا. من لە وەختەوە بەبینین دیومە. ئۆستاد زێوەر ئینسانێکی زۆر ڕێک و پێک و لەسەر خۆ و عاتفی بوو. من لە عەمری هینەوە تقریبا 3 مانگ بووم، باوکم عەمری خوای کردووە، من لای باپیرم بووم، یعنی قەت تەسەورم نەکردووە باپیرم کە باوکم نییە. هەتا ئیتر چوومەتە مەکتەب لە سنفی 34 بووم، ئینجا تەلەبە و ست پیان خەڵق پێوتوم، وتوێتی ئەو باوکن نییە، باوکی تۆ
نەماوە وتوانە باپیر وتوێتی لە سلەیمانی بووە ئەو ئێمە لە بەرزنجە بووین لەگەڵ باوکمە یعنی باوکم ئێستا ناڵم 3 مانگ بووم وتوێتی ناوی بنێن خەیریە ئیتر من باپیرم ناوی ناوم خەیریە فترەیە کە باوکم عەمری خوای کردووە دایکم لەگەڵ باپیرما لە بەرزنجە دانیشتون لە ماڵی ئەوان بووە چونکە ئیتر باوکم عەمری خوای کردووە نەماوە ئەو لە ماڵی باوکی بووە لە بەرزنجە باپیرم مامۆستا بووە لە بەرزنجە ئەو دڵبەرە نەوڕەستە کە ڕەنگی بنوێنێ ڕەنگە لە فەلەک جەمعی مەلایک بنوێنێ تیغی خەمی ئەبرۆی ئەگەر بێتە بزوتن زنجیری ئەمەل ڕشتی ئیمان ئەپسێنێ هەر لەحزە بە شعلە و ڕوخی گوڵ ئاتەشی خۆی لەم بۆتەی سینە مەسی قەلبم ئەتوێنێ هەر لەحزە بە شعلە و ڕوخی گوڵ ئاتەشی خۆی لەم بۆتەی سینە مەسی قەلبم ئەتوێنێ بنیادی خەیاڵم کە ئەشوبها بەدەماوەند هەر لەحزە بە تیرێکی موژەی دای ئەڕوخێنێ ڕوحت کە بەهای ئیشوە و نازی ئەوە زیوەر لەو کافرە خۆدلاودە کە دینت ئەڕفێنێ لەو کافرە خۆدلاودە کە دینت ئەڕفێنێ وەک خۆی بۆمانەگەڕێتەوە لە ڕۆژنامەی ژینی ژمارە 618 شوباتی 1940 نووسیویە ئەو ڕۆژەی نردمیانە قوتابخانە تەسادوفی نەورۆزی کرد مامۆستاکەم وەرەقەیەکی نەورۆزنامەشیدا بە من پارەی بۆ بەرم مناڵان لە هەموو لایەکەوە هەڵەپەڕین و نەورۆزنامەیان ئەخوێندەوە منیش سیرمەکردن نەم ئەزانی بیخوێنمەوە کە هاتمەوە ماڵەوە دەستم کرد بە گریان باوکم وتی بۆ چێگری ئەوە پارە بۆ مامۆستا ئەوەش بۆ خەرجی خۆت وتم بۆ پارە ناگریم ڕەفیقەکانم هەموو ئەم کاغەزە خوێندنەوە و من هیچ نازانم وتی ڕۆڵە عاجز مەبە من فێرت ئەەکەم مقدارێک خەریک بوو شعرێ فێر بووم نۆرۆز شد نۆرۆز شد ئەنجا وەمزانی میرزا شەفیعەم مامۆستا زێوار فەرهەنگێکی گەورەی هەیە ئەم فەرهەنگە ناوی ناوە فەرهەنگی زێوەری لە ڕاستیە فەرهەنگەکە سەرەتا ئەختەری گەورە بە عەرەبی دایناوە و ناوی مستەفا شەمسەددینە دوای ئەو دکتۆر حسێن ڕەمزی لە ساڵی 1990 ئەم فەرهەنگەی کردووە بە عەرەبی تورکی ئەشێت ئەم فەرهەنگە کرابێ بە فارسیش تا ئێستا دەستمان نەکەوتووە ئێمە بەڵام مامۆستا زێوەریش ئەم فەرهەنگە لە زمانی عەرەبیەوە کردوێتی بە کوردی واتە فەرهەنگەکە فەرهەنگی عەرەبی کوردیە لە ساڵی 1940 ئەم فەرهەنگە تەواو بووە ئەم فەرهەنگە دوای فەرهەنگەکەی شێخ مارفی نۆدەیە کە بۆ حاجی کاکەحمەی نووسیوە کە بە ناوی ئەحمەدیەوە ئەحمەدی لە شێوەی شعرایە ئەم مەزدەرەی ئەختەری واتیان بڵێن فەرهەنگی زێوەری ئەوەی تیانە هەمووی ئیسمە یا چاوگە چونکە ئەلفولامی پێوەیە ئەلفولام نالکێ بە فعلەوە بە هیچ شێوەیە حەزەکەم ئەوە بڵێم مامۆستا زێوار ئەم قاموسە ئەم فەرهەنگەی زۆر بە گرنگ داناوە چونکە ئەو ئەزانەیە کە فەرهەنگ یەکێکە لە کۆڵەکە گەورەکانی زمانی هەر زمانێ بێ چونکە تۆ زۆر وشە هەیە ئێستا گۆی ئەەکەی بەکارێنی بەڵام لەوانەیە 50 ساڵی تر ئەو وشەیە نامێنێتەوە وشەیەکی تر جێچێتە جێگەی یا گۆڕانکاری تاکرێ ئیتر ئەو وشانە ئەبن بە مەڵکی ئەو زمانە و ئەمێننەوە لەبەرەوە مامۆستا زێوار زۆر ئێتیمامی بۆ فەرهەنگیاوە و لەسەر پیتی ئەبجەدی نییە لەسەر پیتە کۆنەکەیە کە لە حوجرەکانی مزگەوتە ئەخوێنرا ئەلف با تا ثا جیم حا خا دال ذال ڕا زا سین شین صاد یعنی
ئەو بەو نەمەتەی وەرگرتووە وەوە گوتم اشتقاقاتی تیانە و هەمووی زیاتر ئیسمە و ئەو کەسەی کە دایناوە ئەوەی کە سەرەتا دایناوە مستەفا شەمسەدین دیارە ماندوو بووە بەدەستەوە و زێوەریش بە سەرکەوتووی کارەکەی ئەنجام داوە و کردوێتی بە فەرهەنگی عەرەبی کوردی دیارە سوودێکی گەورەی هەبووە و تا ئێستا سوودەکەی هەیە بۆ خوێنەری کورد بۆ مناڵانی کورد بۆ شاگردی قوتابخانەکانمان. ئێستاش باش بیرمە مامۆستای مکریانی ساڵی 45-46 هاتبوو ڕسمی شاعرانی ئەگرت کۆمەڵێکی باشیە بۆ ئاخر مامۆستای و شعری خوانی لێ سەنگن مێژووی ئەدەبوو ئەو شتانەیە بوو شتیە بوو چاپی کرد مامۆستای و کە منی دیوتی وەڵایم کوڕە بۆ من باشە وەرە ئەچوومە لای لە ئوتێلەکە بەو بەرەوە ئوتێلێک بوو ئوتێلی حاج برای باغایان پێوت ئەوەی ئێستا چاخانەی چیە هینە من ناچم قەت نەشوم لێ ئیتر ئەچوومە لای کاغەزیامێ بۆ شاعرەکان چوم بێکەسمێنە چوم پیرەمێردمێنە چوم بۆ لای زێوەرەفەیش هێنای کە چوم بە دیار مناڵەکانەوە لە گوێ ئاگردانێک دانیشتبوو خانوویەکی کۆنی خراپ ئاگردان هەبوو لە ژوورەکە بە دیارەوە دانیشتە بوو کەتر چوم کاغزەکە مایەی مامۆستاگی و لەگەڵ خۆشما بردم بۆ ئەو شوێنەی ئوتێلەی مامۆستاگیوی لێبوو لەوێ شعری خۆیایە بەڵام ئەوانە کۆمەڵێ هەبوون مامۆستاگی و جلەکانی خۆی لەبەرەکردن قاتێ جلی کوردی هەبوو وەک پێوێکی دڵسۆز بوو بۆ کورد بەڵام لە بەعدە شتی کوردایەتیا هەر زۆر زیاڕۆی هەمویان هەبوو بە جلی کوردیەوە ڕسمیان بگرێ بیرمە جلەکانی خۆی کردە بەری فایق بێکەس لە پڕ قۆپچەکانی پشڕافاق بێکەس قەڵەو بوو بردمەوە ماڵەوە سەرخانەکان بۆ درۆ قۆپچەکان زێوەرەفەیی ئەو جلەی لەبەر نەکرد پیرەمێرد لەبەری کرد تاقە ڕسمی پیرەمێرد کە بە جلی کوردیەوە هەیە ئەوەیە بەو جلانەی مامۆستاگیەوەیە زێوەرەفەیی وتی من مامۆستاژم هەرە بژلانم لەبەرا بۆ و نایگۆڕم تەنانەت سەینووری بەرزنجی هەبوو بوو بە مفەجشی معریفیان پێوت بە قوتابخانەکان ئاگەڕا کە زێوەرەفەیی بەو جلانەوە دیبوو لە بەرزنجە توی خۆت دارفرۆش توی نەخر خۆم مامۆستام من مامۆستام جا زێوەرەفەیی بەرگی نەگۆڕی دەرسی خۆی تەوە تکاندی ئابڕووی چەمەن بەڕووی ئابدارەوە شکاندی نرخی نەستەرەن بە زولفی موشکبارەوە چمە لەمەی لەنەی لە جام ئەگەر بە خەندە بێتەلام چمە لەمەی لەنەی لە جام ئەگەر بە خەندە بێتەلام بەڕووی تابدارەوە بە چاوی پڕ خومارەوە ئەرەق نییە لە عالەما کە لابەرێ لە دڵ غەما ئەرەق نییە لە عالەما کە لابەرێ لە دڵ غەما جگە لە قەترە ئارەقێ لە ڕوود کە دێتە خوارەوە ئەرەق نییە لە عالەما کە لابەرێ لە دڵ غەما جگە لە قەترە ئارەقێ لە ڕوود کە دێتە خوارەوە نیشاتی من جەماڵی تۆ بەراتی من ویسالی تۆ خەیاڵی من لە خاڵی تۆ بە ئیشوە لێم مەشارەوە عەزیزەکەی حەبیبی من نگارەکەی تەبیبی من کە شەق بەرێ ڕەقیبی من وەرە بە سەد ویقارەوە بەسەر زێوەر کوردی زانیوە خۆی زمانی دایکی بووە
فارسی زانیوە کە خوێنەتی لە حوزر و لە مەکتەبی لە سەردەمی خۆیان مزگەوتەکانە تورکیشی لە مەکتەب خوێنەوە عەرەبیش لە پاشا کە بوو بە خوێن بوو بە عەرەبی و عەرەبیش هەر زانیوە بەهۆی قورئانی پیرۆزەوانەیە سوار زمانی بە چالاکی و بە ڕێکوپێکی و بە ڕەوانی زانیوە شعری بە تورکی هەیە بە فارسی هەیە بە کوردی هەیە بە عەرەبیش هەیە لە زمانی فارسیا شارەزایشی تەواوی هەبووە دانانی هەبووە دانانەکە هێشێک لەوانە داستانی سۆزناچی کەربەلا بووە کە بە فارسی وتوێت دایناوە بایەخی ئەم کتێبە دوو شتی سەیری تیا یەکەمیان کابرایەکی مەلای سونی شعر بۆ شیعە بڵێ دووهەمیشیان مەلایە شاعرێکی کورد بە فارسی شعر بڵێت یعنی ئەو دوو شتی تایە کە جیاوازی هەیە لەگەڵ شاعیرەکانی کەیە دوای ئەوە ئەتە سەر زمانی کوردی کە دیوانە شعرەکەی پێداناوە و زمانی نووسینیکەی پێبووە ڕۆمانی نووسیوە لە کاتی خۆیان چیرۆکی حکوومەتێکی خەیاڵی کەوە بەڕای من ئەمە یەکەم چیرۆکی کوردی بێ یەکەم ڕۆمان بێ لە ئەدەبی کوردیە بۆ زمانی عەرەبیش فەرهەنگی ئەختەری کەبیری وەرجێراوەتە سەر کوردی عەرەبی کوردی ئەم یۆری جێراوە سەر کوردی و چاپکراوە و ئێستا لە بازاڕایە هیچ جیاوازیەک نەبوو لە بینی کچ و کوڕە کچەکانی زۆر لە کوڕەکان خۆشەویستتر بوون بەلایەوە زۆر یعنی عەتفێکی عەجایبی هەبوو بەرامبەر بە کچ زۆری کچ خۆشەویست و بۆ کوڕەکانیشە تەبعاً هەر کوڕەکانیشی خۆشویستووە دوایی لە 7 ساڵانە خرایە حوجرەی مەلا سەعید خواجە فەندی بۆ بەرخوێندن قورئان و ئاگەهان و گولستان ئەخوێنێ بەدەم فارسی خوێندنەوە دەست ئەکا بە نسابل سبیان و ئەچێتە فەقێتی لە پێشە هەر لە سلەیمانی بەڵام لەم ماوەیەدا فارسەکەی لای خواجە فەندی هەر ئەخوێند لە پاشە ئەچێ بۆ مەریوان و بانە و لەبێوە بۆ مکوریان و سابلاخ و بەسەر ڕەواندوزدا ئەگەڕێتەوە بۆ هەولێر و کەرکووک و دێتەوە بۆ سلەیمانی لە مزگەوتی بنطەباق مزگەوتی عیرفان دەرزی علمی ئەروز و قافیە لە لای عیرفان ئەفەندی ئەخوێنێ و ئەبێ بە مستەعیدێکی باش زمانی تورک و چوونە ئەستەمبوڵ باو بووە ئەمیش هەوای ئەو چوونەی ئەکەوێتە سەر لە ساڵی 1370 ڕۆمیدا ملی ڕێئەگرێ و ئەچێ بۆ ئەستەمبوڵ لەوێ لەلایەکەوە لەگەڵ عالم و ئەدیبەکانە هەڵسوکەوتی کردووە لەلایەکیشەوە هەموو دەمێ تێکەڵاوی لەگەڵ ئەو پیاوە کوردانەدا کە لەوێ ئیش بەدەست بوون کردووە 4 ساڵێک بۆ خوێندن و زیادکردنی زانیاری دنیا و دیدەیی لە ئەستەمبوڵ ئەمێنێتەوە لە پاشە هاتووتەوە بۆ سلەیمانی خۆی لە شاعرە چاکەکانە و بەس لە ڕیزی شعری کلاسیکیایەت شعری کلاسیکی کوردی کە ئێمە نالی و سالم و کوردی بۆ ئەم شێوەزارە خاوەنین کۆنتر بابەتارە و بەلای جزیرێ و خانیە و فەقەی تەیرانە بە شێوەزاری کۆن لێرە لە دەوری بابانەوە ئەم قوتابخانە ئەدەبیەش پیا بۆ کە نالی و سالم و کوردی و مەحوی ژەچێتە سەر ئەوان بەڵام مەحوی لە ڕووی تەبەنەوە دوای ئەوانە ئەمە شتێکی تایبەتیە لەسەر کێشادای ئەو کێشانەیە کە کێشی عروزی پێڵێن بەڵام مەرج نییە کابرا بیری کردبێتەوە بە پارچە شعرێ لەسەر بەحری تەویل یا بەسیط یا مزارع یا چی ئەوانەی عروز بڵێم بەڵام خۆی جاری وایە یەکەگرێتەوە هەندێک کێشەیە لەگەڵ بە پەنجەکەی ئێمەش ئەپێورێ ئەو پەنجەیەی کە کۆن شعری کوردی پێوتراوە دوایی گۆران و شێخنووری وان هێنایەنەوە کە پیرەمێرد کە بەو کێشە بوترێ لەگەڵ هەندێک کێشی عروسایە گرێتەوە ئاوازە وەکو ئاوازی مۆسیقاوایە لە کێشە
کێشەکان ئەوانەی نالی و کوردی و ئەوانە لە پلەی شعرا ئەڕوا بەرەو ڕیزی ئەوان. مامۆستا زێوەر جگەلەوەی کە شاعرێکی گەورە بووە لە واقعی نەتەوەیی کووردا هەنگاوی گەورەی ناوە. بۆ نمونە نۆڤلێتێکی داناوە، ئەم نۆڤلێتە بە ناوی چیرۆکی حکومەتێکی خەیاڵی. ئەمە خەوە، خۆ دەزانی ئەوانەی کە بە خەو شتە گێرنەوە یا ئەوەی لە ژیانی ڕۆژانە ئەو خەوە مەمنوعە، خەوێکی قاچاخە، یەکێک کە خەو بە دروستکردنی حکومەتێکی کوردیەوە بینێ لە قۆناغێکە کە ئەو حکومەتە لەبەر هەر ڕەشەی داگیرکەرانی کوردستانە بێ ئەبێ پەنابەرێتە بەر خەو، پەنابەرێتە بەر خەیاڵ. یا خاڵی دووەم ئەوەیە ئەو ئاواتە دوورە دەسەوە و تۆ بە تەنیا و تەنیا ئەتەوێ لە خەوە ئەو ئاواتە بێنیتە دی. لە ئەدەبی کوردیە جەمیل سائبمان هەیە لە خەومای نووسیوە و ئەحمەد موختارمان هەیە مەسەلەی ویژدانی نووسیوە. بە بۆچوونی من زێوەر ئەم دوو بەرهەمەی خوێنۆتەوە وە سوودی لێبینیون. ئەم لە خەومایە لە هەلای ئەدەبی کوردیان نییە، لە ئەدەبی عەرەبیە ئەبوو عەلای مەعەڕی هەیە ریسالە غوفرانی نووسیوەتەوە، ئیبن شوهەیدی ئەندەلوسی هەیە تەوابع و زەوابعی نووسیوەتەوە، دانتی کۆمیدیای ئیلاهی نووسیوەتەوە. واتە ئەمانە هەموو ئاواتە دوورە دەستەکانن یا ئەو خەیاڵانن کە ئەو داهێنەرە گەورانە بیریان لێ کردەوە خسوێنێتەوە چۆرچەوەی دەوڵەتێکەوە. بە بۆچوونی من ئەم چیرۆکی حکومەتی خەیاڵی زێوەر دوای شکستی حکومەتەکەی شێ مەحموودی 1922 و بە بۆچوونی ئێمە ئەشێت لە ساڵی 1225 تا 1230 ئەم چیرۆکی حکومەتی خەیاڵی داناوە. ئەگێڕێتەوە ئەڵێ ڕۆژە من ئەمیست بچمە سەر شاخێکی بەرز کە سەیرەکەم لە خوارەوە هەر عەشایەری چەکدارە و ئەڕۆن ڕەو ئەکەن. وتم بۆ چۆ ئەڕۆن؟ وتیان ئەچین حکومەتێکی کوردی دروستەکەین. ئەم حکومەتە لەکوێ دروستەکرێ؟ لە بینی سەقز و بانە دەیەکێ ناوی تورجانە. پایتەختی ئەم حکومەتە مامۆستا زێوەر لەوێ دایناوە. ئەڵێن ئەم دێ لە کاتی خۆیان لەو سەردەمانە خەڵقی ڕووناکبیر و خەڵقی هەڵکەوتەوە بە توانایتیا بووە، بۆیە مامۆستا زێوەر ئەو پایتەختەی داناوە. یعنی ئەم حکومەتەی کە دایناوە بە بۆچوونی من بەدیلی حکومەتەکەی شێ مەحمووە، این لە جیاتی حکومەتەکەی شێ مەحمووە، یعنی کۆمەڵێ دەرسی وەرگرتووە لە حکومەتەکەی شێ مەحموو. ئەگەر لە خەومای جەمیل سائب ڕەخنە بێت لە حکومەتەکەی شێ مەحموو، ئەم چیرۆکی حکومەتی خەیاڵیەی مامۆستا زێوەر دروستکردنەوەی حکومەتێکی کوردی ترە بە ئاراستەیەکی شتێک باشترە، واتە لە بینی خەیاڵ و واقعە ئەم حکومەتەی دروست کردووە. دۆستایەتی لەگەڵ شاعیرەکانی سەردەمی خۆیان هەبووە. لەوانە پیرەمێردی نەمر بێخود بە ڕەحمە بێ مەلا مەحموو، مەلا سەعیفەنگی کابان، عەرزێ بکەم شێخ نووری شێخ ساڵح، اینجا لەگەڵ ئەوەشە مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە وەختی خۆی مامۆستا بوو لە بیارە ماوەیەک لەوێ ماوەتەوانێ کە دوور خراوەتەوە لە زەفەر نردووانە بۆ ئەوێ. ئەنجا لەگەڵ تازەکانیشە دۆستایەتی لەگەڵ ڕەفیق حلمی هەبووە ڕەحمەتی، لەگەڵ شاکر فەتا هەی بۆ ڕەحمەتی، لەگەڵ ئەخۆلا هەی بۆ ڕەحمەتی. ئەمانە سەردانیشیان کردووە، هەمووشیان کردووە. سەردانی مەلا ئەسعەی مەحوی کردووە لە خانەقای مەحوی و ئەوی سەردانی ئەمی کردووە. ئەمە باری لەگەڵ شاعیرەکانە. لە باری کۆمەڵایەتیشە لە گەڕەکەکە خۆشەویست بوو ناو خەڵکەکەیە و هەمووشەی زۆر شوێنی کردووە و سەردانی زۆر شوێنی کردووە، بە تایبەتی
تا خۆشەویستێکی تایبەتمەندی هەبوو لای شێخی نەمر چونکە عەسری یەک بوون و 8 ساڵەشە مەحموود گەورەتر بووە بە دۆستی خۆی و خۆشەویستی خۆی داناوە دایمە پیان لێکتی نەبڕێەوە لە یەکدا نەبراون هەتا شەخ کە چۆ بۆ ئەستەمۆڵ لە سەفەرەکەیە لەگەڵ باوچە ئەمیشی بردووە لەگەڵ خۆیە عەزیزەکەی حەبیبی من نیگارەکەی تەبیبی من کە شەق بەرێ ڕەقیبی من وەرە بە سەد وقارەوە فیدای خەد و قەدی تۆ چەمەن بە فەوجی گوڵیەوە بە بولبول و بە چڵیەوە بە قومری و هوزارەوە فەرەنگڕووی و زەنگموو ئەجەم سیاق و ڕووسخوو فەرەنگڕووی و زەنگموو ئەجەم سیاق و ڕووسخوو ئەناسرێ کە کوردە زوو بە پێچی لار و خوارەوە فەرەنگڕووی زەنگموو ئەجەم سیاق و ڕووسخوو ئەناسرێ کە کوردە زوو بە پێچی لار و خوارەوە نیساری زولفی ئەمبەری هەموو وڵاتی گوڵعومەر نیساری زولفی ئەمبەری هەموو وڵاتی گوڵعومەر بە ئەرد و بەرد و دارەوە بە ئاوی سەر چنارەوە ئەمن گەیاندمە ئەنوەری فنونی شعر و شاعری ئەمن گەیاندمە ئەنوەری فنونی شعر و شاعری ئەتۆ گەیاندتە سامری بە چاوی سێحرکارەوە من باپیرم کە مامۆستا زێوەرە ئەوەی من بیرم بێ عەلادین سوجادی زۆر ڕەفیقی شەو و ڕۆژی بوو یعنی هەتا چەند جارێک من بیرم بێت هات بۆ لای سەردانیە کرد وەڵا ڕەفیقیشی مەلاسعی کابان بوو ئەوە پیاوێکی مەشهورە مەلاسعی کابان لەگەڵ بێکەسا شەڕە شیعریشی هەبوو ئەوە بوو ئەو شیعرەی کاڵەیە عافێتی تۆ بێ قوبڵی و بامێ ئەم وتوێتی جوابی یاوەتەوە وتوێتی عافێتی تۆ بێ قوبڵی و بامێ با من بە عارەق هەرکە دەردەسەر بم زێوەر و فایق بێکەس فایق بێکەس ئەوەی کە مەشهورە زۆر مهتەم بۆ بە خواردنەوەی عەرەق زۆر مهتەم بۆ بە خواردنەوەی عەرەق و تەنانەت چیرۆکی زۆر هەیە لەسەری مامۆستا زێوەریش خواناس بۆ موسڵمان بۆ مەلا بووە معنەوەیە دوو ئیتیجاهی دژن ئەمە توانیان پێ بڵێ ئەسەدیق لە دووت یعنی هەردوو زینەکەی تایە زێوەر ئەڵێ عەرەق ناخۆم کە تووشی دەردی سەر بم گرفتاری هەزار دەرد و خەتەر بم عەرەق ناخۆم کە عومرم کورت و کەم بێ بە جوانی بۆ گرفتاری زەرەر بم بێ کەسیش ڕەتیاتەوە من عەرەق ئەخۆم کە بێکەدەر بم کەمێ لە دنیا من بێخەبەر بم گەلێ سزامدی بەدەست عەقڵەوە بادەی مەی بخۆم بێهۆش و کەربم عافێتی تۆ بێ بامێ و قوبوڵی با من بە عارەق تووشی زەرەر بم قەسیدەیەکی زۆرە یعنی خۆشە شێری سیاسی دیوانەکەی تایەتیەوە تا لەگەڵ شتێکی زۆر سەیری هەیە کە لە ڕوبەڕووی فەیسەڵی یەکەما کە لە سلەیمانی بووە داوای لێ ئەکات ئەڵێ یا بە فەرزەن تۆ شای سەرمینی ڕازیم بە بەشی خۆم و مسکێنی خورمای خۆ بۆ خۆ مێوژم بۆ خۆم لەکم دینوکم وەلیە دینی ئەوە ڕوبەڕووی فەیسەڵی یەکەم ئەو شعری خوێنەوە لە سلەیمانی کە لە ساڵی 20 هاتوو بۆ سلەیمانی زێوەر هەرچەند خێزانداریش بوو نەفسێکی زۆر بەرز و شاهانەی هەبووە دەروێش مەشرەب و ڕەوەند و خواپەرست و دیانەت ڕاگیر بووە و هەر ئەوەش بوو بەوەی جێی متمانەی بنەماڵەی شێخی نەمر بێ ئەوە بوو شێخ ڕەوفی کوڕی لە خوێندنا دواکەوت و ئەویش کەسێک کە جێی بڕوا و متمانەی شێخی نەمر بێت زێوەرە هانای بۆ دێنێت و تا نامەیەک بۆ شێخ بنێرێت و باسی هەوڵ و کۆش و بەردەوامی ڕەوفی تیا بکات بەو نامە شیرین و ئەدەبیە بەرامبەر سەردار و مەلیک و حکومداری کوردستان نامەیەکی جوان و قەشەنگ و ڕەنگین ئەرازێنێتەوە ئەمەش ئەوە گەیەنەیە کە شێخ زۆری خۆشویستوە و ڕێزی تایبەتی بۆ داناوە و ئەمیش جێی لە دڵی شێخی نەمردا کردوێتەوە
لە ڕاستیە دامەزرێنەری سرودی کوردیە. من کاتی خۆی وتارێکم لەسەر نووسی بوو لە ژینە زێوەر دامەزرێنی سرودی کوردی، یەکێک داو بەڵێم کەسی خۆمەتی گریام کە خوێنمەوە، ئەوەی بە ڕێکی گێڕاوەتەوە گوێم لێ بووە. ئەوە پێم ناخۆش بوو کە قوتابی تەلەبە لەو قوتابخانەی فێسەڵیە سرودیانەوت، سرود ئەو وەختە تورکەکان شەرقیان پێوتوە، ئەوانیش خەڵک شەرقی پێ و شەرقیانەوت بە تورکی ئەروت چەنە قەلعایی چندە. پێم ناخۆش بوو بە تورکی بوترێ. هاتم سرودەکانم کرد بە کوردی. ئای کوردینە ئای مەردینە، با دەست لە ناو دەست خەین هەموو، بۆ بەرزەتی خاکی وەتەن، بۆ ئیتیحاد دوای کردی بۆ یەکێتی، بۆ ئیتیحاد بچین هەموو کوردین هەموو. براگەل بخوێنن توانا بن خەبەرداری ئەحواڵی دنیا بن وازامۆشیەوە یا دڵزارە ئەلە ئەویکان بۆ پێشەوە ئەی کوردی ئازا، پێشکەوە پێشکەوە بۆ پێشەوە ئەی کوردی ئازا. ئیتر کۆمەڵێ سرودی وتووە، سرودەکانی کرد بە کوردی، پێش ئەو نەکراوە. باوکم بەیانیان لە ماڵ و لەگەڵ ئێمە بوو، بە ئیشیشی بازاری هەبووە، پێداویستێکی ماڵ هەبووە، ئەوانەی هەموو جێبەجێ کرد و ئەیهێنایە و دایانا تانانی نۆڕۆ ئۆخرا و پشوێکی بۆ ئەوە. ئەنجا دوای ئەمە زێوەر لە بینی ماڵی خۆمان و مزگەوتی بنتەبەقا کە ئەم دیودی و بن دەرگایشی بچکۆلە هەبوو لە دەرگاکە و ئەسۆ ئەو دی و مزگەوتەکە و لێ لە هەیوانەکە لەگەڵ مەلاسایەفەنگی کابانە دانیشن دوو بە دوو. کاتیان بەچی ڕابوەر تاوەکو وەختی بانگی عەسر یا بانگی شێوان دامەیانە کرد بۆ خۆیان شەترەنجیانە کرد و دانیشن مناقەشاتی شعریانە کرد و شتی ئەدەبی و کەسانی کە سەردانیان ئەیان و ڕاوبۆچوونیان لەگەڵا ئەگۆڕینەوە بازیە پرسوڕیان پێکردن ئەمان وەڵامیان ئەیاوانێ. قوربان لە تەمی ئاهی دڵی خەستە حەزەرکە، ئیسا نەفەسی هەستە بەلای ئێمە گوزەرکە. ئەی چهرە مەلەک حەیفە ڕەقیب بۆتە ئەنیست، ئەی چهرە مەلەک حەیفە ڕەقیب بۆتە ئەنیست، لەو جەننەت و فێردەوسە ئەوە بلیسە بە دەرکە. وا جەژنە خەلایق هەموو پڕ زەوقن و شەوقن، بەو خەندەی شیرینە جەهان پڕ لە شەکەرکە. وا جەژنە خەلایق هەموو پڕ زەوقن و شەوقن، بەو خەندەی شیرینە جیهان پڕ لە شەکەرکە. جەژنانەی من شەهدی دەمی تۆیە کە بیدەی، تفلی دڵی من غەرقی حەنای خوێنی نەزەرکە. ڕەغمەن لە حەسوودانی من و دوژمنی باڵات، ئەم جەژنە وەرە ئەم غەزەلە تازە لە بەرکە. ئەو دڵبەرە ڕەنگینە کە سەنگین دڵە دایم، ئەی ناڵی ناری لە دڵی خەستە ئەسەرکە. دڵ کونکونە زیوەر، دڵ کونکونە زیوەر بە خەدەنگی موژەدایم، لادە لە دڵی ڕوحی ڕەوانی بەسپەرکە. مۆستا زێوەر پیاوێکی زۆر ڕێک و پێک، زۆر هادێ، زۆر نوێشکە ڕۆژوگر بووە، بەڵام قەت بە حەیاتی زەختی نەخستوەتە سەر کەسمان بڵێن وەرن نوێژ و ڕۆژوو بگرن. شەو کە پارشێو بووە ئەوەی کە من بزانم لە سلەیمانی کە دانیشتین، پارشێوان خەبەریە کردینەوە برنج و ئیتر بامی و ئەو نەوعەشتانەیان لێنا هەڵیان نەستانین. منی سو خاڵە مەحموو خاڵە حەسەن لەگەڵ پورە ئامینە و پورە جەمیلە تۆزێ گەورەتر بوو لەم ئێمە، هەڵیان نەستانین ئەیانگو هەستن هین بکەن بە ڕۆژوو بن. ئەیگو بە ڕۆژوو بن هەتا سعات
دەوری ئیتر لە 12 قەیناکە بیشکێنن ئێمە دوایی بۆتانەیەن لە یەک. ئەگە باسی زێوەر بکەن و بێنە سەر زێوەر ئەبێ باسی سرودەکانی بکەین و ئەبێ باسی شعرەکانی بکەین کە بۆ نیشتیمانی وتووە لەگەڵ ئەو شتانەی کە بۆ مناڵی وتووە. سەرەتای سرودی کوردی لە زێوەرەوە دەست پێ کە ڕێزکەشتێنی ئەم شتە تازەیە بوون تازەیە بۆ لە کوردیە. بۆ بابەتی ئەدەبی مناڵیش هەر زێوەر سەرەتای ئەم شتە بۆ ڕێزکەشتێن بۆ بابەتی بۆ ئەوتووە. لەبەر ئەوە سرودەکانی وشتە ئەچێتە قالبی سیاسەوە زیاتر لە پەروەردەکردنی مناڵەوە بە شعری نیشتیمانی دەست پێەکە تایەتە سەر وردە بۆ گەورە و بۆ ملەتەکە. زێوەر جوویکی مۆسیقی هەبووە. دووەم کە چۆتە ئەستەمۆڵ لەگەڵ شێ مەحمووە لەوێ جوێی لە سرودەکان بوو کە بە تورکی مناڵانی مەکتەبی تورکیا و ئەستەمۆڵ وتویانە بخوان بۆ مەتنی وڵاتی خۆیان. ئەم هاتۆتەوە لە سلێمانی ئەو شعرانەی کردووە بە شعری کوردی نەک تەرجەمە. ئاوازەکەی هێناوە بە شعری کوردی داڕۆشتەوانێ و بە شعری نیشتیمانی و قوتابیەکانی فێر کردووە. کوردینە ئەی مەردینە با دەست لەناو دەستکەین هەموو بۆ بەرزەتی خاکی وەتەن بۆ یەکێتی بچین هەموو کوردین هەموو کوردین هەموو کوردین هەموو بچین هەموو. بێکەس نییە دایکی وەتەن ئێمەش فیداکاری ئەوین تا کورد لە عالەم دەرکەوێ ناوی ئەبێ هەر سەرکەوێ بۆ بەرزیەتی قەت نانەوێ بۆ یەکێتی بچین هەموو کوردین هەموو کوردین هەموو بچین هەموو. زێوەر چۆن شاعیرانی پێش سەردەمی خۆی لە تورک و فارس و کوردەکان کاریگەریان هەبووە لەسەری و ڕێباز و ڕێوشوێنی زۆریان بە شعرەکانیەوە دیارە هەروەها ئەمیش کاریگەری تەواوی هەبووە لەسەر شاعیرانی هاوچەرخی خۆی وەکو مامۆستانی خۆلی خۆش بوو ئەلائەدین سەجادی و ڕەفیق حلمی و عەلی باپیر و شێخ نووری شێخ ساڵح و عەلی عارف ئاغا ئەخۆل و بێکەس و بەختیار زێوەر و زۆری تریش لەسەر هەمووشیانەوە پیرەمێردی نەمێر. زێوەر بەرهەمی زۆرە لەمانە کە لە سەردەمی ژیانی خۆیدا چاپکراون ژیانی پێغەمبەران، دەستەگوڵی لاوان، چیرۆکی خێوی نەو مزگەوت، داستانی سوزناک کربەلا شعرە بە فارسی لە چاپ دراوە 1988 چیرۆکی حکومەتێکی خەیاڵ و بەشێک لە کتێبی من العەمان إلى العەمادیە سۆزی نیشتیمان بەشێکی کەمی دیوانی شعری ساڵی 1957 چاپکراوە. فەرهەنگی زێوەر دەستنووسە و ئامادەیە بۆ چاپ بریتیە لە 23,000 وشەی عەرەبی وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی و وەرگێڕانی کتێبی ئەلزەن بەعقەت البەیضاء کە هی نووسەرێکی رووسی بوو بە ناوی گریگۆری بترۆف. دیوانی زێوەر ئێمە ئەوەی کە ڕخنەی ئەدەبی کوردیە خوێنینەوە یا ڕخنەی ئەدەبی عالەمیژە خوێنینەوە زۆر شاعر هەیە بڵێن لە بواری غەزەلە شاعری چاکە، هەیە لە بواری وەصفی سروشتە شاعری چاکە، هەیە لە بواری شعری ئیخوانیاتە شاعری چاکە. ئەم هەموو مەبەستەکان شعری وتووە و شعرەکانیشی شعری چاک و سەرکەوتون. یەکێک لەوانەی کە مەسەل شعری دڵداریە، شیوەنە، حەماسەتە، شعری تەعلیمیە، ئیخوانیاتە، پیاهەڵدانە، پند و ئامۆژگاریە، لاقرتیکردنە، سروشتی کوردستانە، لە هەموو ئەم بوارە دیوانێکی دەوڵەمەندی هەیە و شعری زۆر چاکی هەیە و هەستەکەی شعرەکانی ئەو قۆناغا کەلیماتی کوردی پاکی تایە. ئەتوانم بڵێم هەندێک کەلیماتی کوردی پاکەی خۆی هێناوێتە ناو زمانی کوردیەوە، یعنی بازدانێکە لە قۆناغی نالی و سالمەوە بەرەو وردە پاکشکردنەوەی شعری کوردی لە زمانی بێگانە. دائیمە ئەیوەستانین ئێمە ئەیگوو وەرن ئەو شعرانم بۆ بڵێن چەند شیرینە لامدار و بەردی وەتەنم بە فیدایەکەم سەر و گیان و بەدەنم خاشی وەتەنم گشتی زێڕ و زیوە بەردی وەک گەوهەرە ئاوی کەوسەرە فەرزە بۆ وەتەنمان چەند فیداکردن لە ڕێی ئەم خاکەدا بە کۆمەڵ مردن دەسا کوردینە بەسێ ئەم حاڵەتە بۆ تەرەقی قەومی کورد ئەمڕۆ ڕۆژی هیمەتە.
یعنی ئەمە سیعرائیە مەزەمون ئەمانوت و ئەیگودەی ئافرین بۆم بڵێن ئێخوای وەتەن ئاواکەی هەر عینی ست ئەوی سەر سعری جەنابی باپیرم کە مامۆستا زێوەرە بۆ سرودە کوردەکان زۆر سرودی کوردی هەیە لەوانە ئەی کوردینە ئەی مردینە لەوانە تا دەست لە مل هیوانەکەم لەوانە واوەتەن خەمریوەوە گوڵ لەوانە فەخرە بۆ ئێمە کوردستان ئەمانە هەمووی سرودن و هەمووی ئاوازی تایبەتی خۆی هەیە بازێ لە ئاوازەکان و کوتمان لە تورکی وەرگیرەوە بازێکیش هی ناوخۆی ئێرەیە هەموو دەم ئێستا مشتاقم کە نایێ دڵبەرم یادێ ئەما ئەو ڕەنگە 100 ساڵیش لە حاڵی من نەکا یادێ هەتا شیرینی دەوران و مقیمی ڕوتبەی نازی بەناڵە و شۆرش و غەوغا هەموو کەس بۆتە فەرهادێ تحير ما وميارا لفني ناز خودبازي چلون فير بو كمنداليشة بتعليم أستاده قليكم وتبدل دانيش الدنيا پر لآشوبة هتاكو عاقبة قرتي كمندي زلفي السيادة دڵم وەک بولبولی کشمیر و سەمەرقەندە دڵم وەک بولبولی گوڵزاوری کشمیر و سەمەرقەندە لە 100 ئاوازە خوێنێ بۆ گوڵێ گەرلی بدا بادێ بەوێنەی کۆهکەن زایع بوو ناڵە و شیوەن و شینم بەوێنەی کۆهکەن زایع بوو ناڵە و شیوەن و شینم کە ڕەحمێکی نەکرد ئەو کافرە جارێ بە فەرهادێ مەڵێن زیوەر بە خۆڕایی ئەناڵێنێ و ئەکا شیوەن مەڵێن زیوەر بە خۆڕایی ئەناڵێنێ و ئەکا شیوەن گرفتارە بریندارە بە تیغی چاوی جەلادێ زێوەر لە دەی 11 1948 هەر لە شاری سلەیمانی و لە گەڕەکی شێخەکانی کانێسکان شەقامی کاگەحمەدی شێخی ئێستا تەنیش مزگەوتی عیرفان بن طەبەق لە تەمەنی 73 ساڵیدا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و گیانی پاکی بەرەو ئەسمانی بەرین ڕێگرتەبەر و تەرمەکەشی بەرەوگرتی گوڵان جۆگە بەڕێکەوت. لە کاتی هەڵگرتنی تەرمەکەی مقۆ و مشت و مەڕ پەیدا بوو لە نێوان لایەنەکاندا هەر کەسە خۆی بە خاوەنی ئەزانی، بەڵام لە پاشا کێشەکە چارەکرا و بە شێوەیەکی ڕسمی و نیزامی بەرەو گۆڕستان بەڕێکرا و خەڵکێکی زۆر لەگەڵ تەرمەکەدا بوون و قوتابیان بەڕێز و بە سرودی تایبەتی ماتەمینیەوە ئەم چەند دێڕانەیان ئەوتەوە کە لە هەڵبەستی مامۆستا ئەلف بێ هەوری بوو. کۆستی سەختی جەرگ بڕا، بەرگی ماتەم بۆ گشت برا، ئەمڕۆ فەرزە چونکە زێوەر لە باغی ژین واچوە دەر. ئەو زێوەرەی گشت ژیانی، کاتی پیری و گەنجی و جوانی، سەرفی ڕێگەی مەعاریف کرد، نامرێ کەسێ بەڕووی سوور مرد.